باسی ئەوەکەین کە چ خواردنێک باشە بۆ تەندروستی دڵ بۆ کەم نیشتنی چەوری لەسەر بۆریەکانی خوێن بۆ مەبەستەش میوانداری بەڕێز دکتۆر دلێر غازیمان کردووە کە پسپۆری نەشتەرگەری دڵ و بۆریەکانی خوێنە. دکتۆر بەخێر بێت. بەخێر دکتۆر سپاس دەکەم. پێم بڵێ یەکسەر بە خواردن دەست پێ بکەین. چ خواردنێک بە تایبەت لە زەیتەکانە کە سەرەتا بەوە دەست پێ بکەین زۆر تەندروستە بۆ دڵ، کام زەیتانەش کام ڕۆنانەش زۆر خراپن کە لیان دوورکەوینەوە؟ ئەوەی ڕاستی بێت خۆی زەیت یاخود ڕۆن دوو جۆری هەیە، جۆرێکی هەیە پێڵن ساتوریتد و جۆرێکی تریش هەیە پێڵن ئانساتوریتد. پێناسەی ساتوریتد فات واتە ئەو زەیتەیە یاخود ئەو ڕۆنەیە کە لە پلەی گەرمی ژوورەکەیە واتە لە 15 بۆ 25 بە شێوەی بەستوویەتی. ئەنساتوریتد فات ئەو ڕۆنەیە کە لە پلەی گەرمی ژوورەکەیە شلە کەی ئەیبەستێ کاتێک سار دەکرێتەوە، کە سار دەکرێتەوە ئەو ڕۆنە ئەنجای بەستێت. بە حەقەت بە پێی گایدلاینی بڵین کۆمەلگای ئەوروپی بۆ نەخۆشیەکانی دڵ زۆر باس لەو مۆزوعە کراوە، لەسەر ئەو مۆزوعە کراوە کە ئەو ساتوریتد فات خراپە بۆ نەخۆش، بەڵام ئەم ساتوریتد فات باشترە. اینجا ساتوریتد فاتەکە دوو جۆرمان هەیە، جۆرێکەیە کە بۆ چێشلێنانە خەڵک بەکارێنێ بۆ چێشلێنان، ئەو ڕۆنەیە کە مەسەلەن سەرچاوەکەی حیوانیە یاخود ئەو ڕۆنەیە کە لە هینەوە هاتووە لە گوێزی هندی دروست دەکرێت، ئەو ڕۆنانە بەڕاستی سەرچاوەیەکی دەوڵەمەندن بە ساتوریتد فات و ئەوەی کە زەرەری هەیە بۆ نەخۆشەکە. بەڵام ئەو طبعاً سەرچاوەیەکی تریشی هەیە ئەم ساتوریتد فات ئەوەی کە خراپە، ئەوەش پەنیرە مەسەلەن بۆ نمونە کەرەیە، زۆر خەڵکەیە بە کەرە چێشلێنێ وازانە شتێکی تەندروستە، بەڵام بەپێی ئەخیری کەدلای شتیوانە لەگەڵ ئەوەشە شیر ئەو شیرانەی کە پڕن لە چەوری سێ جۆر شیرمان هەیە، شیر هەیە فول چەوریە، شیر هەیە مامناوەندە ڕێژەی چەوریەکەی و شیریش هەیە سفرە چەوریەکەی. طبعا بێگومان بەکارهێنانی ئەو سفرە چەوری زۆر باشترە. ئایسکریم، خواردنی ئایسکریم بە شێوەیەکی زۆر ئەوش هەر مادەی بڵێن ساتوریتد فاتی زۆرە. بێنەوە سەر ئەنساتوریتد فات ئەو فاتەیە ئەو ڕۆنەیە یاخود ئەو زێتێکە سوودی هەیە بۆ مرۆڤ، ئەوش هەردوو بابەتێک بۆ چێشلێنە بەکارهێنرێت. مەسەلەن بۆ نمونە ئەو زەیتی مەسەلەن نەباتیەکان بزەبت وەکو گوڵە بەڕۆژە وەکو گەرمە شامی، ئەمانە سەرچاوەیەکی باشن بۆ زەیتی زەیتونیش بێگومان، زەیتی زەیتونیش گوڵە زەردەش هەیە، زەیتی گوڵە زەردەش هەیە، ئەوش هەر باشە بۆ چێشلێنان و سەرچاوەیەکی باشیشە بۆ ویزە. هەنێک خواردنش هەیە کە ئەنساتوریتد فاتی تیا ئەوەی کە باشە، مەسەڵەن بۆ نمونە چەرەسات باەن بێت، ئیتر ناوکە کولەکە بێت، بندق بێت، کونجی بێت، ئەمانە ئەگەر سوێر طبعاً بێگومان فری ئۆف سۆڵت کە باسی شێکە ئەبێ سوێر نەبێت، چکار ڕێژەی سوێریش بۆ هەمووەک بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ دیاری کراوە ڕۆژانە ئەبێ لەوە زیاتر نەبێت ڕێژەی. باشە دێنە سەر ئەوە، بەڵام پێم بڵێ ڕۆنی کوردی ئەکرێ بەکار بێ یا بەکار نایە ئەوانەی کە زۆر بەکارێنن چیکە؟ وەکو باسمان کرد ئەو ڕۆنەی کە لە حاڵەتی تەبیعیە لە پلەی گەرمی ژوورەکەیە واتە 15 بۆ 25 ئەگەر بەستی بێتی ئەمە ساتوریتد فاتی ئەسیدیتە، ساتوریتد فاتیش زەرەری هەیە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ. باشە کەواتە ئەوەش کە خۆمان پێڵین ڕۆنی تەنەکە ئەوەش هەر باش نیە وایە؟ بێگومان بەپێی دوایین گایدلاین. باشە ئەگەر یەکێک زۆر حەزکا بەکاری بێنێ بەنمونە چەند تەندروستە کە لە هەفتەیەکە چەند جار بەم ڕۆنە ساتوریتە بەم ڕۆنی تەنەکە یا بە ڕۆنی کوردی چێژ لێ بنرێ خۆی لە هەفتەیە؟ ئێمە کە باسیشیەکەین ئەڵێن دوورکەوتنەوە لە جۆرێکی وار ناڵێن بەڵتەواتی وازی لێ بێنێت، یعنی بەکارهێنانی هەفتەیە دوو جار مەسەڵەن بۆ نمونە کێشێکی ئۆتۆی بۆ دروست ناکە بەڕێن. باش دکتۆر بابەتێکەیە بینەرەکانیشمان تا ڕادەیەک سەریان لێتێک چووە لەبینی بەکارهێنان و بەکارنەهێنان یاخود خواردن و نەخواردنی دووجی ئەوەی ئاژەڵە. ئەمە لە کاتی ئەوەی کە گۆشت برژان و ئەوانەیە یاخود
شتێکی لەو بابەتەیە ئەکرێت دووک بەکار بێ هەر هەمان کۆمەڵگا هەمان گایدلاین باس لەوە کە بەکارهێنانی گۆشت و بەکارهێنانی دووگی گۆشت بەکارهێنانی گۆشتی سوور طبعاەڵێ کە گۆشتی سوور ڕێی پێ ئەدات ئەو گۆشت و سوورەی کە لە معلەماتانێ لە قوتوانیە ئەوەی کە پرۆسس نەکراوە کەشتی بۆ ئیزافە نەکراوە مواد حافظەی تیابێت گۆشتی سووری ئەوەی کە لە قسابای کڕی مەسەرم بۆ نمونە ئەوەش ڕێژەیەکی دیاریکراوی بۆ داونەوە ئەو ڕێژێ نابێت لە 350 بۆ 500 گرام لە هەفتەیەکە تێپەڕێ کەواتەیمە لە هەفتەیەکە بۆمان هەیە نیو کیلۆ گۆشت بۆی بەڵێ بە درێژایی هەفتەکەیە گۆشتەکە کوڵاو بێ باشتر یا برژاو برژاوی باشتر بێگومان برژاوی باشتر کەواتە سوورکردنەوە و لە ڕۆناقی باش بێگومان برژاوەکە باشترە اینجا دوای برژاوەکەش کوڵاوەکە لە ئەخیرینەکە سوورکراوەکە زۆر باشە بەدەر لەوە گۆشتی ماسی گۆشتی مریشک ئەمانەی تر وەکو بەدیلێک بۆ گۆشتی سوور بۆ سوودبینی لە ئەو مادانێکە تایەتی ئاماژە بۆ کراوە کە بەکارهێنان یان خواردنی ماسی ئەو ماسیە چەورانە بە تایبەتی ماسی سەلمۆن لە هەفتەیەکە دوو جار زۆر باشە چکە ماسی سەلمۆن پڕە لە ئۆمیگاتری ئەو مادەیە کە زۆر تەندروستە بۆ مرۆڤ و لەش مرۆڤش ناتوانێت دروستیکە وێ بەدیلێکی زۆر باشە بۆ گۆشت ئەگەر ماسیەکە کەسێک ئیمکان نەبێ بیکڕێ لە ڕووداریاییەوە نەتوانێت چی بەدیل هەیە بۆ ئەوەی کە هەمان سوودەکانی ماسی یاخود بە نزیکەی سوودی لەو بابەتی دەست پێ خۆی کە باسی ینی ماسی سەلمۆنەکە ئەو گایدلاینە باس لە ژینگەی خۆیانەکات بەڵام لە ژنگەی ئێمەیە کە ماسی سەلمۆن نییە ئەگەر هەش بێت وەزە گرانە بەدیلەکەی هەیە طبعا ئەو ماسیەکە لە بازار ئافرۆشێت ینی بە زیندوی یاخود بەهینا بیبرژێنن ئەوەش هەر سەرچاوێکی باشە ڕاستە وەکو سەلمۆن ناگاتە سەلمۆن بەڵام هەر سەرچاوێکی باشە بۆ ئەو میگاتری وە چەورێ باشەکانش بێتمان زۆر باشە هیچ میوەیەک هەیە بۆ دڵ خراپ هیچ میوەیەک بۆ دڵ خراپێت مەگەر ئەو نەخۆشانەی کە تووشی شەکرە بوون یعنی نەخۆشی شەکرێ هەبوو بێ لەگەڵ نەخۆشی دڵا طبعا ئەو نەخۆشانە بێگومانە بێت شەکرەکان کۆنتترۆل بکە چکە شەکرێکی لە ڕسقاکتەکانی توش بوونە بە نەخۆشەکانی دڵ بۆیە ئەم نەخۆشانە کە شەکران هەیە طبعا ڕێژەیەکی دیاریکراویان بۆ داناوە بۆ خواردنی میوە لە ڕۆژەکان مەسەلەن بۆ نمونە ئەڵێ نابێت لە یەک جۆر میوە زیاتر بخوا لە ڕۆژەکە لە یەک دانە زیاترش بخات نابێت یعنی مەسەلەن بۆ نمونە نەخۆشەکە حەزی لە پرتقاڵە ئۆکەی ڕۆژی پرتقالێکە بۆ مەسموحە لەوە زیاتر دەبێت نەشیکەی بە جۆرێکی تر ڕۆژێ لالەنگیەک خۆی مشکلە نابێت ڕۆژێ مۆزێگانی و مۆسخۆی هەرکێشە نابێت سەوزەکان بەعام زۆر باشە هەر بە پێ گایدلاینەکە باسی سەوزاکات ئەڵێ بەلایانی کەمەوە سەوزە لە ڕۆژێکە لە 200 گرام کەمتر نەبێت خواردنی سەوزە بۆ هەموو نەخۆشێک بەس تەنها ئەو نەخۆشانە نەبن کە حەپی وارفارین بەکارێنن چکە حەپی وارفارین ئەو بابەتێکی ترە باش بەڵام هەموو نەخۆشەکان بۆ خۆپاراستنی خۆپاراستنی سەرەتایی واتە پرایمەری پرڤێنشن و خۆپاراستن لە دووبارە توشبوونەوە بە نەخۆشیەکانی دڵ زۆر باشە سەوزە بەکاربێنێت چکە یەکەم تێرتەکە دەوڵەمەند دەبەری شاڵ سێم زەرێکی ئۆتونیە بەجستەیە بەعکسەوە زۆر باشە بەڕێزە وەکو پزیشکێکی پسپۆڕی دڵ خواردن یاخود جوڵە کامیان زۆر کاریگەریان هەیە لەسەر نەخۆشیەکانی خۆی مەسەلەکە هاوسەنگیە بەس بەڕای من خواردنەکە ئاسانترە بۆ هەنێک نەخۆش یعنی خواردنەکە تۆ ئەپلیکەبڵەواتە لەسەر هەموو نەخۆشێک ئەتوانێت تەطبیقیکەی کە بتوانێت بپارێزە بەڵام هەموو نەخۆشێک ناتوانێت وەرزش بکات هەر بە پێ گایدلانەکە کە باسی وەرزشی کردووە وەرزشکردن ئەبێ بەلایەنی کەمەوە لە هەفتەیەکە 300 دقەواتە 5 ساعت ڕۆشتنە هەبێ و ڕۆشتنەکەشت مامناوەند بێ ینی ڕۆشتنی خاو حسێب نییە ڕۆشتنی مامناوەند بەلایەنی کەمەوە لە هەفتەیەکە 6 ساعت ئەبێ ڕۆشتنە هەبێ ڕۆشتنی سریعتر بەلایەنی کەمەوە 75 بۆ 150 دقە لە هەفتەیەکە بەڵام هەموو نەخۆشێک هەموو کەسێک ئەم ڕەنگە ئەم وەرزشی پێ نەکرێت بەڵام بابەتی پارێزەکە پارێز لە خواردن و پارێز لە هەنێک خۆراک ئاسانترە ئەتوانین بۆ هەموو نەخۆشێک تەطبیقیکی زۆر باشە چەرەساد بەڕێزت باسیەوەت کرد کە سوێر نەبێ بێگومان سوێر بە هیچ سوودێکی نییە یاخود زیانی زیاتر خۆی لەلایەکۆ سوودی هەیە لەلایەکۆ زیانەگەێنە بە نەخۆشەکە ئەمەکو بازمان کرد بەکو ڕێژە بە نسبەتی خوێوە نابێت لە ڕۆژێکە لە 5 گرام زیاتر خوێ بەکاربێنیت بۆ بڵێن تەندروستەیەکی باش بۆ خۆپاراستن لە نەخۆشەکانی دڵ باشە تۆ بێت و
چەرەساتەکان سوێر بن ئیخۆر هەر ئەو ڕەنگە لە 5 گرامە زیات لەو 5 گرامە زیاتر بکۆی کە ڕێ پێ دراوە یعنی تۆ ئیسفادە لە ئەن ساچورێتی فاتێک کردو بەڵام زەرە لە خوێکت کردووە بۆیە چەرەساتەکە بەبێ خوێ بکرێ کاڵ بێت باشترە بەڕامی شیرینی قاوە نەستە لە ئەوانەی کە گەنجان زۆر ئەیخۆن شیرینی بە هەر شتێک طبعاً هەر بە پێ گایدلاینەکە باس لەوە کە دوور کەوتنەوە لە شەکر و هەر خواردنێک کە شەکری تیاابێت ئیتر خواردن بێن یا خواردنەوە بێت خواردن بە نسبەتی شیرینیەکان بە عام و خواردنەوە بە نسبەتی ئیتر شەربەت بێ ئایسکرین بێ هەر شتێت شەکری تیاابێت لی دوور بکەویتەوە زۆر باشترە و بەدیلەکەی ئەوەیە میوەیە کە شتێکی فرێشە و ڕێژەی شەکرەکەشی باشە لەگەڵ سەوزەواتە سرکە و ئەوانە بە نسبەتی سرکە طبعاً سەرچاوەکەی دەوەرەبینە ئایا ئەو سرکەی لە چی دروست کراوە طبعاً سرکە بەعام شتێکی هەر باشە خراپ نییە بۆ نەخۆشەکان بۆ خۆپاراستن لە نەخۆشەکانت باسی سپیایی و شیرەمەنیت کرد چ جۆرێکی سپیایی و چ جۆرێکی بەرهەمی شیر تەندروستە بۆ دڵ ماست و قەیماغ و شیر و ئەوەی کە باسەکرێت ئەوەی کە باسەکرێت بە پێی وەرە زانستیەکان هەموو ئەو داری پرۆدەکت سواتە ئەو خواردنانی شیرەمەنین بە عامی تر پەنیر بێت قەیماق بێت ماست بێت ئەمانە هەر هەمووی ڕێژەیەکی زۆر ساچورێتی فاتی ئەسیدیتیاواتە ئەو چۆری خراپیەتیایە واتە ئەگەر بشخڕێ زەخۆشەکە زۆر حەزیلێ بێت با بە ڕێژەیەکی کەم بێت تر چ پەنیر بێت چ ماست بێت چ قەیماق بێت ئەمانە هەر هەمووی ئەی خەفەت طبعا سترێسەکەەوەش هەر باس کراوە لەینەکە کە سترێس دۆرێکی یەزگار زۆر ئەبینێت لە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بێزگە لەوەش بەدەر لە مەسلەی خەفەت حەزەکەم لێرە ئاماژێ پێ بم کە مەسلەی جوڵە ئێمە یعنی زۆر ناخۆشە کە ئەبینیت ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ یەکەم زیاد بووە دووەم نەخۆشە گەنجەکان ئەگرێتەوە نەخۆشە گەنجەکان یانە سە لە تەمەنی 30 ساڵیە جەڵتەی دڵە بینی جارانشتی وانە بوو بۆ لەبەر ژیانەکە گۆڕاوە خەڵک جوڵی کەم بووەتەوە خەڵک سیار زۆر بەکارێنێت خەڵک خواردنی تەندروست نییە و خەڵکش ئەوەنە ژیانەکە ئاڵۆز بۆتەوە ئیتر ئەوەنە خەڵکەکەش لە سترێس و بیرکردنەوەیە ئەو ژێکێک لە هۆکارەکانی توش بوون و خۆشەکانی زۆر باشە دەست و چاوە خۆش تۆل دەستی تۆش خۆش بێت زانیارەکانت شتێکی تایبەت ماوە پێمانی بڵێ واللهی هەر ئەوەیە بە نسبەتی خواردنە کوحولیەکان طبعا خواردنە کوحولیەکان یەکێکە لە هۆکارەکان کە ڕاستە هۆکارێکی لاوازە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بەڵام ئەوەی کە باسیش کراوە کەمکردنەوە تا بتوانین لە خواردنە کوحولیەکان بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ ئەگەر نەخورێ باشترە بێت طبعا بێگومان ئەگەر نەخورێ باشترە بزەوە جگارە کێشان شەر وازی لێبێنیت و ئەو نەخۆشانێک کە قەڵەوەیەکی زۆریان هەیە و ناتوانن بە خۆراک یاخود بە وەرزش چارەسەریکەن قەڵەوەکان زۆرە ئەو کاتە ئەتوانن پەنابەرن بۆ هەنێک نەشتەرگەری کە بتوانن ئەو کێشیان کەم بکرێتەوە و خۆیان بە دوور بخەن لە نەخۆشیەکانی دڵ